بەڵە بەڕێزان ئەم دیمەنانەی بین دیمەن ڕاستەوخۆی کاروانی شاندەباڵاکەی چوارچێوی هەمانگی شیعەکانە دیارە کەمێک پێش ئێستا دەستیان بە کۆبوونەوەکە کردووە ئێستا کۆبوونەوەکەیان تاوا کردووە شاندەباڵاکەی چوارچێوی هەمانگی شیعەکان بە سەرۆکایەتی مەحەممەد شیع سۆدانی سەرۆکی هاوپەیمانی ئێتلافی ئامار و تەنمیە گەشەپێدان و ئاوەدانی هەروەها ئەمینداری گشتی ڕێکخراوی بەدر هادی عامری و هەروەها محسین المەندەلاوی سەرۆکی ئێتلافی ئەساسی عێراقیە دیارە ئەمە کاروانی ئۆتۆمبیلەکانی شاندەکەی چوارچێوی هەمانگی شیعەکانە دوای کۆبوونەوەکان لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بافڵ تاالبان و شاندی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە دەباشانەوە بەڕێ ئەکەون بەرەو فڕۆکەخانەی نێودوڵەتی سلێمانی و دیارە ئەمڕۆ ئەم شاندە لە شاری هەولێرەوە بەڕێکەوتن بەرەو شاری سلێمانی لە شاری هەولێریش گفتوگۆ و دانووسانیان کرد لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بەرپرسانی باڵای پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە دوا بە دوای کۆبوونەوەکەش ئاژانسی هەواڵی عێراقی ڕاگەندرایەکی نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراقی بڵاو کردەوە بە گوێرەی ئەو ڕاگەندراوە شاندەکەی چوارچێوی هەمانگی شیعەکان دیارە کەمێک پێش ئێستا کۆبوونەوەکەی شاندی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان و شاندی باڵای چوارچێوی هەمانگی شیعەکان لە دەباشان لە شاری سلێمانی کۆتایی هاتە ئێستا هیچ زانیاریەک لەبارەی ئەم کۆبوونەوەیە کە لە نێوانی بافڵ تاالبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها شاندی باڵای چوارچێوی هەمانگی شیعەکان بەڕێوەچوو هیچ زانیاریەک نییە ئێستا کەمێک پێش ئێستا چەند خولەکێک پێش ئێستا کاروانی ئۆتۆمبیلەکانی شاندی چوارچێوی هەمانگی شیعەکان دەباشانیان بەجێهێشتووە بەڕێکەوتن بەرەو فڕۆکەخانەی سلێمانی دیارە دوو تەوەری سەرەکی هەیە بۆ کۆبوونەوەکانی شاندی چوارچێوی هەمانگی شیعەکان لە شاری هەولێر و لە شاری سلێمانیش تەوەری یەکەمیان پرسی سەرۆکۆماری عێراقە کە پەرلەمانی عێراق لە دوو دانیشتنی ڕابردوودا نەیتوانی سەرۆکۆمار هەڵبژێردرێت دیارە بەگوێرەی وادە دەستوریەکانیش بەپێی دەستوری عێراق ئەبێت لە دوای مانگێک لە هەڵبژاردنی سەرۆکایەتی پەرلەمان یاخود دەستی سەرۆکایەتی پەرلەمان ئەبێت سەرۆکۆمار هەڵبژێردرێت ئەگەر نا ئەمە بە شێوەک لە شێوەکان بە پێشلکاری خەرقی دوستوری ناو دەبرێت لە پرۆسی سیاسی عێراقدا دوا بە دوای هەڵبژاردنی سەرۆکۆماریش بە ژێرەی وادە دەستوریەکان ئەبێت سەرۆکۆماری نوێ کەسێک یاخود کاندیدێک ڕاستپێرێت بۆ پێشێنانی کابینەی حکوومەتی عێراق دیارە پەرلەمانی عێراق لە دانیشتنی یەکەم و دووەمیدا یاخود لە دانیشتنی یەکەمیدا سەرکەوتوو بوو لە هەڵبژاردنی دەستی سەرۆکایەتی پەرلەمان بەڵام دوای مانگێک نەیتوانی سەرۆکۆمار هەڵبژێرێ ئەویش بەهۆی ناکۆشیەکانی نێو ماڵی کوردی یاخود ناکۆشیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و کچەبڕکێکانیان لە بەغداد لەسەر بەدەستهێنانی پۆستی سەرۆکۆمار دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین جار دووپاتی کردوێتەوە کە پۆستی سەرۆکۆماری عێراق لە عێراقی نوێداواتە لە ساڵی 2023ەوە بە پشک و بەرکەوتەی خۆی یاخود بە ئیستحقاقی خۆی ئەزانێت لە بەرامبەریش پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت نەخێر ئێمە زۆرترین کورسی مان هەیە وەکو لایەنی کوردستانی لە پەرلەمانی عێراق بۆیە نابێت ئەو پۆستی سەرۆکۆمار بۆ لایەنێک مۆنۆپۆل بکرێت یاخود قۆرەخ بکرێت لێرەوە ناکۆشیەکان دەست پێەکان لە ماڵی کورد لە نێو ماڵی کورد هەروە لە پاڵ ئەم ناکۆشیانە ناکۆشی ترەیە لەبارەی کاندیدبوونی نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا بۆ پۆستی سەرۆکوەزیران دیارە کاندیدکردنی نووری مالیکی لەلایەن چوارچێوی هەمانگی شیعەکانەوە کاردانەوەی توندی ئیدارەکەی دۆناڵد ترامپی لێکەوتەوە و دوا بە دوای ئەوەی کە دۆناڵد ترامپ پەیامی خۆی ئاراستەی لایەنە عێراقیەکان و بە دیاریکراویش هێز و لایەنەکانی چوارچێوی هەمانگی شیعەکان کرد بۆی کە ئەوان کاندیدبوونی نووری مالیکی ڕەت دەکەنەوە جارێکی کە چوارچێوی هەمانگی شیعەکان کۆبوونەوەی خۆی ئەنجامدا کۆبوونەوەی تەشاوری واتە ڕاوێژکاری بوو و دوای کۆبوونەوەکەش جارێکی کە دووپاتیان کردەوە کە نووری مالیکی کاندیدی سەرۆکوەزیرانە و دەستبەرداری نابن ئەمە بڕیارێکی سیاسی نیشتیمانی عێراق و بەی شێوەک قبوڵی ناکەن دەستوەردان بکرێت لە کاروباری ناوخۆی عێراق.